خۆی ئەنفال پرسی جۆنۆسایدی ئەنفال پرسێکی قەبە و قورسە و زۆر لەوە هەڵەگرێت چونکە ئەنفال تەنها کوشتنی جەستە نەبوو، کوشتنی خاک نەبوو، تەنها کوشتنی فکر نەبوو، بەقەدەوەی کوشتنی کەلتوریش بوو و سڕینەوەی مێژوش بوو بۆ نەتەوەیە کە بە درێژایی مێژوو قەت و ئامەکرێ ئەسڕێتەوە شوێن گۆڕگەی پێکرێ و منیش وەکو تاکە کە بەشێکم لەو ژینگەی ئەنفال کە خانەوەدان قوربانی ئەو ژینگەیە خاڵ و میمکم لەدەستداوە لەو پرۆسەیە و هەم وەکو تاکێک وەکو کوردێک هەوڵم داوە ئەنفال لە فۆرمی هوەریە وەکو یادەوەری شوێن زەقکەمەوە ڕەنگە چەنەها توێژینەوە کتێب لەسەر ئەنفال کرابێ بەڵام بەدیوە هوەریەکەیە کە زۆر گرنگە ئێمە چۆن بتوانین مێژووی خۆمان یان بە جۆرێک ڕووداوەکان لە مێژووی ئێمەیە چۆن وێنا بکەین. خۆی ناوخنی هوەر ناوخنێکی ئینسانیە وروژاندنی بابەتە ئینسانەکانە و دەرخستنی حەقیقەتە و پێشاندانی ئازار و مەینەتی ژینگەیەکە و بەدیوەکەتیشا هوەر بریتە لە جوانی بریتە لە خۆشی بریتە لە کۆی ئەو شتانەی کە هەن کە ئەتوانی هوەری پێوەسف کرێ کارەساتی ئەنفال کارەساتێکی ئینسانیە و ئەو کارەساتە ئەکرێ لە هەموو کایە جیاوازەکانە کاری لەسەر بکرێ هوەر شێوەکاری مۆسیقا شانۆ سینەما بابەتە توێژینەوەکان ئەدەب شەعر کە ئێمە لە شاعیرەکان لەوانە شێرک بە کەسی مەزن کە زۆر ئیشی تیا کردووە بۆیە هوەری شێوەکاری کە من لە تەمەنێکی منداڵی ئەوداڵیم تایەم کارەکەم بە بەردەوامی بۆیە هەوڵم داوە ئەم بابەتە یان ئەم ڕووداوە وێنا بکەم. من هەوڵم داوە لە ڕێگەی ئەو ئەزمونایی کە لە وڵاتی ئیرلندا هەما لە ڕێگەی خوێندنی هوەرە بە شێوەیەکی زانستی ئەکاتمی و چۆن پرسی ئەنفال لە فۆرمێکی هوەریە بەجیهانی بکەین و ئەو شێوازی ئیشکردنەی کە من کارم تیا کردووە و کارە هوەرەکان کاری نیسڵەیشن بووە کاری ڤیدۆ بووە کاری میکس میدیا بووە و تام چێژێک یاخود بە ڕەتمێکی هاوچەرخانە سەردەمیانە ئیشم تیا کردووە خۆی هوەریش چییە هوەریش ڕەنگدانەوەی واقعە و هوەرمەندیش تعبیر لە واقعاکە کە تایە ژیاوە کە تایە پەروەردە بووە ئەمەش بەدەر نییە لە یادەوەری منیش گەڕامەوە بۆ ئەو ژیانەی یاخود ئەو ڕابردووەی ئەو یادەورانەی کە هەم بۆ لەگەڵ شوێنە لەگەڵ نیشتیمانە ئەمە میهێناوە ئایبەتەم کردووە لەگەڵ خوێندنی ئەکادمی یا خوێندنی زانستی لە بواری هوەرە هەوڵم داوە بە زمانێکی یونیڤەرسڵانە جیهان بینانە ئەم بابەتە لە ڕێگەی فۆرمی هوەریەوە بەرجەستە بکەم هەر وەکو هۆلۆکۆست چەندها هوەرمەندی جوولەکە و هوەرمەندی دنیا کاریان لەسەر هۆلۆکۆست کردووە بە شێوازی جیاواز و ئەم بابەتەیان لە فۆرمی هوەری تۆکم و هاوچەرخ و سەردەمیانە بەرجەستە کردووە. شێوەکاری کورد کەم تا زۆر هەوڵی جدی داوە ئەوەی کە لە دەرەوە ئەژێەوەی کە لە ناوە ئەژێ هەوڵی جدی داوە و کاری جدی کردو لەسەر بە پرسەنەتەوەیەکان وەکو ئەنفال و وەکو پرسەکانی تریش بەڵام کێشەکە لێرەیە کۆمەڵگای کوردی بڵێن ئەو کەشەی ناو کۆمەڵگای کوردیە
هەیەی لەبار نییە بۆ هوەرکردن لەبەر ئەوەی ئێمە خاوەن سیاسەتی ڕاست و دروست نین و یەک دنیا کێشەی ترمانەیە کە لە کێشەی زۆری بزەق و ئینسانین هوەر بەدیوەکە پراوێز خراوە ئەوە حقیقەتەکە لەبەر ئەوەی سیاسەکانی ئێمە هوەردۆست نین و خوێندنەوەیان بۆ هوەر نییە ناکرێ هەمووی گشتگیرکەم بەڵێ کەسی جدیش هەیە لە ئاسی حکومەت لە ئاستی باڵایە جۆگرە هاسۆزی هەیە بۆ هوەرمەدان هاسۆزی هەیە بۆ هوەر بەڵام دیسانەوە ئەمە بۆ خۆی ناکاتە ئەوەی کە ئێمە بڵێن هوەر ڕۆڵی سەرەکی بینیوە لە گۆڕانکارە کۆمەڵەتەکە لە کوردستانی باشوورە بەعکسەوە هوەر کەوتوتە خوارەوەی سفر لە ژێرەوەی سفرە بەردەوام لە دواوەیە